هێشتا کەسوکاری گیراوانی بادینان لە چاوەڕوانی تروسکاییەک هیوان بۆ ئازادکردنی ڕۆڵەکانیان کە وەکو پارێزەرەکانیان دەڵێن بەناحەق و لەسەر بیرڕای ئازاد دەستگیرکراون. لە سلێمانی کەسوکار و ئازادکراوانی بادینان خەڵات کران، بەڵام دەڵێن گەورەترین خەڵات ئازادی ژیان و ئازادی قسەکردنە کە حکومەتی هەرێم لە تاکەکانی وەرگرتوتەوە. هیوادارم یاسا سەروەر بێ و بتوانن دادوەرەکانی بێلایەنە بڕیار لەسەر بڕیارەکانیان بدات، نەک تەنها لەبەر هاوسەرەکەم و هاوڕێکانی بەڵکو لەبەر ئەو زیندانیانەی تر کە هێشتا زیندانی نەکراون، هێشتان لە زیندانەکان و بێ محکەمەکردن. داخوازیە من ئەوە جاوەکێ هەموو زیندانیاندا بکێشن، تایبەتی زیندانیان بادینان سەرۆکاتیە هەرێمێ سەرۆکاتیە حکومەت سەرۆکاتیە پەرلەمانە جاوەکێ زیندانیاندا بخێشێنەوە داوا عفوەکە گشتی لێ بکەین کە عفوەکی دەربێخن یان یاسایەکی دەربێخن سەدان و هزاران کەس vêgavê nava zindanê da dayk û kurê wa firmêskat rêjin bo vê rojê. Ca eme delên eme legel çaksazîn, legel azadîxwazîn, eme berdewam bîn welat çûr nakein, demanewêt ew xelka wekû xolê hûman lê bikein. Eme her berdewam debîn dest ماکنابن سر چوناگن تنیا سر بخاکی کردستان و آلا و شهیدکان دادن وینی. ام ده تا کنگی جواره بین کو باب منه تبردان یعنی ام گلکت بیزار بوین یعنی باب جان دا گلک یعنی کسک شمالا تبچید گلک تشتکه نخوشه و جمعت و بزیترین دم بابم بیت بردان چین کمروفه که بیتوانه و هیچ تشتکه نکلیه. از بجم بابا خوب هیز بخه چین کتوی بیتوانی هگر تتوانه کربا ما چجورا پشتا ندگر بس توی بتوانی ده حتی مایک سات پشتا تگیری. سپاسی همو کسیک دکم که پشتیوان بون لم کیسه بتایبت تیمی پارێزەران و ئەندام پەرلەمان و چەندین دەستگای ڕاگەهاندن و چەندین ڕێکخراوی ناوخۆ بیانی. سەرڕای ئەوەی چەندین پارێزەری خۆبەخش و ڕێکخراوی بیانی و چالاکوانی مافەکانی مرۆڤ لەسەر پرسی گیراوان ماف بە گیراوان دەدەن و پێیان وایە بێتاوان لە زینداندان، بەڵام دادگای هەولێر و دادوەرەکان سوور بوون لەسەر سزادانیان. پارێزەرانی خۆبەخشی کەیسی گیراوانیش دەڵێن کار دەکەن بۆ بەجددیکردنی پرسی گیراوان و لەگەڵ یۆنامیشدا کاریان کردووە بۆ نیشاندانی نەبوونی ئازادی ڕادەربڕین و قەتیزبوونی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان. طبعا چەتری پارێزەرانی ئاشتی ئەمە کارمە زۆر لەسەر ئەو بابەتە کرد، ئەوە بوو یۆنامی ماوە بەر لە ئێستا نامیلکەیەکی دەکرد لەسەر ئەم بابەتە، نامیلکەیەک بە زمانی هەر سێ زمانی کوردی و عەربی ئینگلیزی کە ئەوە گرینگە، یعنی ئومە متحیدە نامیلکە دەربکە لەسەر پاشەکشەی پرسی ئازادی لە هەرێمی کوردستانی عێراق. ئەوە یعنی وەرسەرخانەکە و خۆی لە خۆیدا ئەو بە نێودەوڵەتیکردنی پرسەکەیەوە ئینشاڵڵا کاری دیدی کەش دەکەین. یاساناسان و چالاکانی مافی مرۆڤ پێیان وایە ڕەوشی ئازادی ڕادەربڕین و دەستگیرکردن و ترس و تۆقاندن لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە سنووری بادینان لە ڕەوشێکی خراپدایە. سەرڕای سزادانی دەیان چالاکوان چەندینی دیکەش فەرمانی دەستگیرکردنیان هەیە و لە ترسی دەستگیرکردنیان ئەو سنوورەیان جێهێشتووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.